الله بخير بینو بۆ ڤیددیوەیەکی تازە لە ساڵی 2013 زنجیرەیەک و تیڤی شۆیەک دەرچوو بە ناوی دۆپسیک کە باسی کەرەکتەرێک دەکات کە ناوی بێتسیە. لەوێن تووشی حادیسەیەک دەبی لە ئەوەی ئیش دەکاتن لەو چارکۆڵ مایندانە ئەوانەی کە ئەوەی فەحم و شتیوە منجەمەکان بە کوردی بەدالی بوون دەکەم نازەم چی پێدەن. لەوێن تووشی حادیسەیەک دەبیتن تووشی ژانێکی زۆر دەبی پشتی ئەزیەتی دەخواتن ئیتر کە دەچێتە لای دکتۆری ئایلە پێی دەڵێ دەبی پێویستت بە مانگێک زیاترە بۆ ئیسراحەت بکەیت لە ماڵەوە بۆی بتوانی دووبارە دەست بە ئیش بکەوێت بەس لەبەرەوەی وەسعەکەی خراپە و ناتوانانی ئەو ئیجازە بکە داوا لە دکتۆر دەکاتن کە مسەکینێکی بۆ بنووسیتن وەکو پێنکلەرێکیانی بۆی ئێشەکەی نێڵی ئەویش قەرار دەدەم ئۆکسیکۆدینی بۆ دەنووسی ئۆکسیکۆتین لەوێن دەرکە بە ناوی تیزاری دەست پێ دەکاتم بۆ ماوەی 3 ڕۆژ ڕۆژێ 2 جار دوای ئەوە کە ئەوە دەبێتن دۆزەکەی کەم دەکاتەوە زوڕعەکەی دەیکاتە ڕۆژێ 1 جار بۆ ماوەی 7 تا بۆی بتوانانی بە 1 جاری وازی لێنین لەبەرەوەی ئەو دەرمانانە دەرمانی مخدرن ئاڵوودەبوونن ویزڕۆڵ ئیفێکتیان هەیە. ویزڕۆڵ ئیفێکت ئەوەی ینی کە تۆ لە ناکە وازی لێنی تووشی تۆزێک کاریگەری لاوەچی دەبی ئەو کاریگەری لاوەچیانە خۆش نییە مەسەلەن هیلاک دەبی و خەوتێک دەچیتن و تووشی ئەوەی دەبی کە سترێست بۆ دروست دەبیتن ئیتر بۆی دەبی بە هێواشی وازی لەبینی بۆی دووربی لەو کاریگەری ئەو کاریگەریانە. بەس دوای ئەوە کە بێتسی واز دەینیتن دەست پێ دەکاتن کەمی دەکاتەوە دەبینی ئەو ئاڕازانە هەر بۆی دروست بووە ئیتر بۆیە هەوڵ دەداتن وەکو جاران دۆزەکەی وەرگری بەبێوی بگەڕێتەوە بۆ دکتۆرەکەەوە هەروەها و دۆزەکە زیاد دەکاتن بۆی هەمان کاریگەری هەبی کە یەکەمین جار کە ئەو حەبەی وەرگر کە ئێشەکەی نەبوو دڵی خۆش بوو ئیتر فول تاقە و فول ئینێرژی و فول ئەو شتانە بوو ئیتر بەبێ بگەڕێتەوە بۆ دکتۆرەکە و بەبێ ئەوی برسی هەست بە خۆی بکاتن تووشی ئاڵوودەبوون دەبی بەو دەرمانەی کە پێدەن ئۆکسیکۆدین کە بیدایەت لە ئەمریکا کە بڵاو بووە ئەو شەریکی کە پیوردیو فارمە بوو کە یەکەمین جار بڵاوی کردو مارکتینگی لەسەری کرد کە وەکوابی دەرمانێکی سەحراویە بۆی بتوانانی هەموو شتێک کۆنتترۆل بکاتن هەموو ئێش و هەموو ژانێک زیاتر لە ناو بباتن و هەروە بۆ ژانە بە قۆتەکانی وەکو شێرپەنجە ئەوانش ببێتن. ئیتر لێرەوە ئەوە دەست پێ دەکاتن ئەو دەرمانە بۆتان باز دەکەم کە ئەو دەرمانانێک کە زۆربەی کۆمپانیەکانی دەرمان لە دنیایەکە یەکەم جار بڵاوی دەکەن و هەموو شتێکی لەسەر باز دەکەن کە هەموو شتێکی تەواو پێرفێکتە بەس لە ڕاستیدا وانیە و مرۆڤایەتی زۆر بەرەو شتێکی زۆر خەتەر بردیە. پێشوی بێم دەست پێ ئەوە بکەم و باسی هەندێک نمونی ئەوشتان بۆ دەکەم کە بەناوبانگ و ئەوانەی کە لە ئەمریکا گۆرانی بێژیان ئەکتەر کە ئەو دەرمانانەیان وەرگرتیە و ژیانیان چی لێ هاتیە و لە چی دەستیان پێکردەوە گەیشتونەتە چی. طبعا ئۆکسیکۆدین لە گروپی ئۆپیتە لە گروپی جەماعەتی مۆرفین و هێروین و ئەو شتە عەجایبانەیە کە لە هەموو دنیا FDA بڕیاریدایە کە ئەو شتانە لەژێر دەرمانی مخدر بوون و کە بە هەموو شێوەیەک لە شێوەکان مرۆڤ نابیەوە بە ئاسانی وەریگریتن یان لەژێر شەرپەرستیاری دکتۆر نەبیتن. طبعا ئۆکسیکۆدین وەک پێم وتی ئەو شەریکێکی یەکەمین جار بڵاو بۆ لە ئەمریکا پیوردیو فارما کە یەکەم جار مەجموعە ڤیدیۆیەکی پرۆمۆشنەڵی بۆ دروست کرد کە ئەو دەرمانە ژیانی چەند کەسی گۆڕیە بۆ نمونی یەکێک کانسەری هەیە شێرپەنجەی هەیە کە لەو کاتێ ئەو دەرمانەوەرەگەی هەزبەی ئێشەک ناکاتن ژیانی خۆی تەبیعی بەڕێوە دەباتن. ئیتر ئەگە چاش بێتەوە یان چاش نەبێتەوە ئیتر ئەوەندە ڕۆژەی لە ژیانی ماوە فول دەبێتە مرۆڤێکی ئاسایی دوور دەبێت لە ئێش و ژان و هەموو هیلاکیەکانی شێرپەنجە یان ئەو کەسەی کە ددانی تەواو نییە ئەتا بڕیاردرا بچێتە لای دکتۆری دانیان کاتی بۆ دەدۆزێتەوە بچێتە لای دکتۆری دان وەکو منوتۆ بە فول نۆرمەلی و بە فول ئاسایی ژیانی خۆی بەڕێوە دەباتن و هەروەها بە هەموو شێوێک لە شێوەکان ئەو هەموو کۆنفرانس و میتینگ و ئەوشتانەیان کە لە ئەمریکا کردو لە هەموو شێوێک لە شێوەکان ڕێکلامیان بۆ دەکرد کە ئەو دەرمانەی ساحیرە لە کۆنتترۆلکردنی ئێشوژان و بەبێ ئەوەی هیچ کاریگەری جانبی هەبی وەکو ئاڵوودەبوون. دوای ئەوە ئیتر زۆربەی دکتۆرەکان باوەڕیان پێکرد و زۆربەی ئەوەی کە نەخۆشیان دێنیا کە بەکاریان نییە لەگەڵ نەخۆش و نەخۆش فول دڵی خۆش و هیچ مشکلەی نییە. ئیتر ئەو شتە بەتەواتی بڵاو بۆ لە ئەمریکا ئەتاوای لێ لە 2002 لەبەرەوەی ئەو کات ئەتا بیدایەتەکەی کە بڵاو دەبێتەوە تا 2002 خەڵکێکی زۆر بەکاری دێن و خەڵک ئاڵوودە دەبی لەسەر لەبەرەوەی دەبینی وەکو جاران دەیخوا نەفسی هەمان کاریگەری نابێتن ئیتر ناچارە ئەوە کە زیاد بکاتن
دۆزەکە بۆی هەمان کاریگەری جارانی هەبێ و ئیتر بەرەبەر زیاد دەکاوێ لێ لە ڕۆژێک لە 2 حەب دەست پێ دەکاتن دەگاتە 10 حەب ڕۆژانە ئیتر 10 حەب هیچ نیە. ئێستا نمونەیەکتان بۆ باز دەکەم لە ئەخیری ڤیدیۆکە بزانە گەیشتوتە چەند حەبی لە ڕۆژێکدا و دەشی ناسن. طبعاً ئیتر دوای ئەوە کە 2002 لە ئەمریکا پۆلیس دەبینی ئەو کەسانی کە هجوم دەکەنە سەر بۆ نمونە دەرمانخانەکان دەبینین ئەو دەرمانانەی کە زۆرترین دەرمان دەدەزرێ و نەقسی دەبی ئۆکسیکۆدینە. ئیتر لەو کات و FD بۆی بەدیار دەکەوێتن کە ئەو شتە زۆر ئاڵوودەبوونی هەیە. ئیتر وی لێ بڕیاری ئەوەی دەداتن کە شێوازی دروستکردنی حەبەکە بگۆڕێتن. شێواز دروستکردنی حەبەکە لە فاست ریلیزینگی بکاتە ئەکستێندد یان کۆنتترۆل ریلیز بۆ کەسانی کە باگراوندی ویان نییە بۆی بزانن جیاوازیان چێ. فاست ریلیزینگ بۆ نمونە تۆ دەرمانەکە کە دەخۆی دەسێتە ناو مائیدەت و لێوێن دەرەوە دەسێتە ناو خوێنەوە ئیتر بە یەکجاری هەر هەمووی دەردەچێتن ینی هەمووی بە تەواوەتی چەندت وەرگرتووە چەند ملیگرام هەمووی دەسێتە ناو خوێنتۆ بۆی ئیفێکتەکەی و کاریگەرێکی یەکسەر بە خێرایی ئیش بکاتن و یەکسەر دەم و دەست هەمووی ئیش بکە. بەس کۆنتترۆل ریلیز ئەکستێن ریلیز بە هێواشی ئەو بێتن بۆ ئەوەی تۆ دووربی لە کاریگەری ئاڵوودەبوون لەبەرەوەی ئەتوو بە یەکجاری ئەو دۆزە زۆرەی بخۆی ئیتروی لێدێ ئەو دۆزە ئیش ناکا بۆ داهاتوو ئیتر دەبێت زیادێکی ئیتر زیادێکی هەر زیاد دەکێت تاوەی لێدێ دەگێ ئۆڤەردۆز. ئۆڤەردۆسی ینی لە حەدی زۆر تەبیعی خۆت زیاتر دەخۆی ئیتر بۆ ماوەیەکی زۆریش بەردەوام دەبی نزیک دەبیەوە لە مردن بە شێوازێکی هێواش و عجایب. ئیتر بۆیە FDA ئەو شتەی کرد بۆ ئەوی بتوانانی کۆنتترۆلی بکات. طبعاً پێشەوەی باسی ئەوتان بۆ بکەم کە مەسەریسی بەسەرێ بۆتان باز بکەم کە ئۆکسیکۆدینگ چۆن ئیش دەکاتن. ئیتری ئەوە ئیش دەکاتن لەسەر جیهازی ئاساب لەسەر سنترال نەرڤس سیستەم کۆ ئەندامی دەمار. ئیتر لەوێندەر بە شێوەیەکی ناوەندی ئیش دەکاتن. ئیتر لەوێندەر لەسەر ئەو ڕسێپتەرانە ئیش دەکاتن کە خاص بە ئۆپیتر. ئیتر لەوێندەر کە پێوە دەنووسێ بە ڕسێپتەرەکە ئیش لەسەر ئەنزیمەک دەکات پێدەن ئەدینەل سایکلەیز کە ئەدینەل سایکلەیز بەرپرسیارە لە گۆڕینی ATP بۆ CAMP. ATP چ ئەدینۆ ترایفۆسفید ئەوەکەی دیسایکل و ئەدینۆ مۆنۆفۆسفید. ATP یەکەی تاقە و ئینەرژیە لە لەشی مرۆڤ ینی تۆ هەر شتێک بخۆی ئەو تەحویل دەبێ بۆ ATP بۆ ئەوی تاقی ئینەرژی ینی مەسەڵەن چۆن سیارە بۆ نمونە بە بەنزین ئیش دەکاتن شتیتر ناتوانین تێ بکەی ئیتر ئیلا دەبی بەنزینبی ئیتر تۆش هەر شتێک وەرگری تاقەکە تەحویل دەبی بۆ ATP. ئیتر ئەوە ئیش لەسەر وی دەکاتن کە ATP نەبێتە AMP بۆی ڕیلاکسیشنەی زۆر بداتە کۆ ئەندامی دەمارە. ئیتر وی لێدێ تۆ هەست بە هیلاچی دەکەی هەست بە هیلاچی ناکەی هەست بە ئازار ناکەی هەست بە خۆشیێکی عجایب دەکەی هەست بە ئیۆفۆریاکی خۆش دەکەی هەست دەکەی هەموو شتێک خۆتە و دڵت خۆش و هەروە ئیش لەسەرۆش دەکات زیاتر دۆپامین ریلیز بی لە لەشی مرۆڤ. ئیتر کە دۆپامین زیاتر ریلیز بوو یان دڵخۆشیێکی عجایب ئیتر تۆ بۆ ئەوی بگێ ئەو ئاستا کە ئەو دەرمانە دایتێت تۆ جاری داهاتوو نایگێ دەبی ئیلا سرعەکەی زیادکە. ئیتر کە سرعەکە زیاد کرد بەرەبەر هەر زیاد دەکەی تاوەی لێدێ تووشی ئاڵوودەبوون دەبی. ئیتر بە هەموو شوێک لە شێوەکان ژیانە تێک دەچێت. ئیتر ئەو هۆکارانەی کە تۆ تووشی ئاڵوودە دەکاتن بۆ نمونە ژیانی خۆ لە دەست دەدەی ینی خێزان خۆشەویستت هەر کەسەکە لە دەستی دەدەی و هەروەها کار لە دەست لە بەرەوەی ناتوانانی بچێ ئیش بچێ سەر ئیش. ئیتر کە ناتوانانی بچێ سەر ئیش ڕۆژێک دوو ڕۆژ سێ ڕۆژ ئیتر ئەویش لە دەست دەدەی. ئیتر داهات لە دەست دەدەی دەخل لە دەست دەدەی نەفەری دەوروبەر لە دەست دەدەی برادر لە دەست دەدەی لە بەرەوەی تۆ ناتوانانی وەکو جاران تەعاملیان لەگە بکەی. ئیتر هەموو هەدەف و مشکل لەسەر ئەوەیە چۆن من بگەمە ئەو پەڕی ئەو خۆشی کە یەکەم جار لەو دەرمانە وەرم دەگر کە ئێستا وەری ناگرم. ئیتریان دەبی دۆزەکە زیادکەمیان ئەو شتانە لەبەرەوەی حکوومەت لە ئەمریکا زەختی لەسەر FDA کرد کە FDA بۆ نمونە وەک وتم ئەو دەرمانە لە ئەوەی گۆڕی لە rapid on ینی fast releasing ئەفو گۆڕی بۆ کۆنتترۆل ریلیز یان ئەکستێند ریلیز ئەو کات ئەوانەی کە ئاڵوودەنە بۆ مادەیە ئەو کاریگەری لێ وەرناگرن ئیتر دەیان خوارد. ئیتر حەلی ویان چی بوو دەیان چوو یان حەبەکەیان ورور دەکرد ئیتر بە ڕێگای ئەها بە لووت ئەها ئەوەی بکەی ڕایکێشی یانیش دەیان خستە ناو ئاوەوە ئیتر بە سرنج یەکسەر دەیان خستە ناو خوێنەوە بۆی هەمان ئیفێکتی ئەوەی هەبی کە یەکسەر بچێتە ناو خوێن هەر هەمووی ئیش بکاتن. ئیتر حکوومەت دوای ئەوەی کە ئەوشی زانی ئەوەکەی گۆڕی کردیە ئۆکسینیۆ FDA زەختی کرد لە کۆمپانیەکان کە بیکەنە نوعی کەپسولەکەی کە حەبەکەی ئۆکسی فۆرم کە بەهیچ شێوەیەک نەدەشکێ نەدەتوێتەوە هیچی لێ نایە بۆ ئەوی ئەوانەی کە ئاڵوودەنە نەتوانن ئەوە بکەن. ئیتر لە یوتیوب ڤیدیۆ زۆر هەیە تەماشای ئەو کەسانە بکەن کە ئاڵوودە بوونێ بۆ مادەیە چیان لێ هاتووە گەیشتوونەتە تۆلیرانس ئەوەیە کە دەبی تەعود لەسەر ئەو دەرمانی بکەی ناتوانانی وازی لێبینی ئەو دقەی ئەو سانەیە کە بڕیارتدا وازی لێبینی تووشی withdrawal effect دەبی. withdrawal effect یعنی ئەو ئاڕازانەی کە
دوور ببیۆ لە مادە هۆشبەرەکان. ئیتر ئاڕازەکان ئێستا بۆت باس بکەم بەخوای سەدمە لێ دەدا. ینی هەز دەکا هیچ شتێک لە ژیان خۆش نییە، هەموو لەشی دێشی تام لە هیچ ناکە، خەوی نامینێ، سترێس، هەرچی شتی خراپەیە مرۆڤ هەستی پێ بکات لەوەتی لەدایک بۆ تا دەبنیتن هەر هەموو ئاڕازەکانی تقریبەن هەیە. تاوان ئۆکسیکۆدین ئەو کەسانێک کە زۆر مەشهور بوون گۆرانی بێژی پرنس ئەمریکی و هەروە مایکل جاکسن و هەروەها ئەکتەرێکی زۆر بەناوبانگ ماسیو پێری کە ڕۆڵی چاندلەری بینبوو لە زنجیرەی فرێندز ئەو بە شتێکی تر ئەوە بوو ڤایە کۆدین، ئەویش نفسی گروپە ئۆکسیکۆدین، بەس ئەو ناوی هایدرۆکۆدینە، هەر هەموو نفسی گروپە بەس تۆزێک شێوازی کیمیایەکی فەرقی شێوازی ئیشکردنەکە و ئەوەکەی فەرقی حتا لە مقابلەی هەیە بە فەرمی ئەتراف دەکات کە دەڵێ من ئێشم هەبوو شتێکم هەبوو بە ئەتیاری چوم دەرمانەکەم وەرگرت و ئەو ڤایە کۆدین کۆمبینێشنە لە ئەمریکا ئەسیدامینۆفینیش لەگەڵەکە پاراستامۆڵە لەگەڵ ئەو ئەکتیڤ ئینگریدینتەکەی تر کە پێم گوتی کە هایدرۆکۆدین. ئیتر دەڵێ من ئەتیادی وەرم کرد بۆ ژان و شتیوا دەبینی ژانەکەمی کۆنتڕۆل کرد و ڕۆژێک دوای دیسان دەبینم دەیخۆم زیاتر ئەتاوێلی هەروو گەیشت بە ئەوەی کە ڕۆژێ 55 حەب بخوا لە یەک ڕۆژی. تەسەوڕ کە ڕۆژێ 55 حەب بخوا لە یەک دەرمانی بەس بۆ ئەوی ئەو کاریگەریەی هەبیتن کە یەکەمین جار هەی بوو هەروە نەشی لەگەیشتی و بێزگەلەوەی کە سەحەتی خۆی بە هەموو نەوعاک لە نەوعەکان تەندروستی خۆت تەدمیر دەکەی، هەمووی تەخت دەکەی وەی لێرەکەی ژیانی دەوروبەر تاڵ بێ هەم بۆ دەوروبەرت هەم بۆ خۆت. ئیتر ئەو ڤیدیۆی هەروتم بە سەرەعی لەسەر ئەوەی بۆتان دروستکەم ئۆکسیکۆدین کە ئەو زۆربەی کۆمپانیەکانی دەرمان کە بە خۆشم دەرمان سازم و لە زۆر کۆمپانی دەرمان ئیشم کردووە زۆربەی جار ئەو دەرمانانەی کە ڕێکلامی بۆ دەکەن ئەجندایکی گەوری لە پشتە یان پرۆپەگەندایکی زۆر زەخمی بۆ دەکرێتن لەسەر ئەساسی ئەوەی کە کۆمپانیایەکە زیاترین پارە پێیا بکاتن و هێشتا بە تەواوەتی ترایاڵی کلینیکەل ترایاڵی خۆی بە تەواوەتی تەواو نەکردێ پێشەوەی بڵاوی بکاتەوە یان بە تەواوەتی چاوەڕێ نەکردی ئەو دەرمانە کە بێتە بازاریش فترەیەک لە زێر تێزبی بزانی چی بەسەر لێتی بەسەر چکە قاسەنە و دەرمانە لە گروپی ئۆپیتێک کە مۆرفین و هێروین و ئانەی تێدا هەروە ئۆکسیکۆدین یەکێک لە ناوە مەشهورەکانی ئەوەیە کە پێ دێن the new heroin، یعنی وەکو هێروین ئیش دەکاتن لە هەمان کاتژدا بەردەستە چکە هێروین ڕاستە مخدرە بەس وەکو دەرمان تقریبا غەڵەت نەبم لە دنیا لە هیچ شوێنیە چکە مەمنوع بە هەموو شوێک لە نوعەکان دروست بکەیت لەبەر ئەو لە هەمویان ئەدیکشنی زیاترە ئاڵوودەبوونی زیاترە ئەوە هەمان ئیفێکتی وی دەداتێ و لە هەمان کاتژدا بەردەستە لە دەرمانخانە و لە وڵاتەکان بۆ ئەو کەسانی کە پێین و ئێش و شتی زۆر بە قوتیانی وەکو کانسەر و ئەو شتانە سوێرپەنجەیان ئەمەلیات وشتیوە. ئیتر بۆیە ئیتر بزانە ئەو کۆمپانیانە چۆن نیش دەکەن. ئیتر ئەگەر حەستانێ ڤیدیۆی لەو ستایل زیاتر دروست بکەم لەسەر کۆمپانیەکانی دەرمانیان لەسەر دەرمانێکی تایبەت کە لە چی بۆتە چی یان پێشتر چۆن ڕێکلایم بۆ کراوە ئێستا چۆن ڕێکلایم بۆ دەکرێت یانیش ئەو دەرمانانە ڕاستن کە ئەوها پێشتر ڕێکلامیان بۆ کرایە و ئێستاش بەردەوام لەو ڕێکلامە یان نە. ئەوەی گەیشتۆتە ئێرە زۆر سپاسی دەکەم لە کۆمنت و لایک و سەبسکرایب لە بیرمان نەکەن بە هیوای ڤیدیۆی تازە.